کۆچکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ دەرەوەی وڵات لە حاڵەتەوە بۆ بە دیاردا دەمانەوێت بزانین لە شاری کۆیە شاری شاعیران و ڕۆشنبیران بە هەمان شێوازەکانی ڕابردوو خەڵکی ئەم شارە خەریکی نووسینی شعری نیشتیمانین یاخود سەرقاڵی دانانی پلانێکن تا ئەمانیش کۆچ بکەن بۆ دەرەوەی وڵات. وەکو گەنجی شاری کۆیە زۆر لەو ژیانەی بێزارین، نە ئیشەکەیە نە کارەکەیە، بەڕاستیت پێ برێم هەموو گەنج ڕوو لە هەندەرانە، بەڕاستی زۆر بێزارینەوە نەوتەکەمان لە بن پاڵە قەترەک نییە، نەوت قەترەک نییە لە سۆبەیکەین کاکە، ئەوە ژیانە بەڕاستیت پێ برێم. دەست نەکەوتنی هەلیکار و تێکچوونی بارودۆخی سیاسی و نەبوونی داهاتوێکی ڕوون بۆ هاوڵاتیان و دۆزینەوەی شوێنێکی باشتر بۆ بەسەربردننی ژیان ئەمانە بەشێکن لەو هۆکارانەی کە بوونەتە هۆی کۆچکردنی هاوڵاتیان بۆ دەرەوەی وڵات. هەندێک جاریش لە بری دەستکەوتنی ژیانی باشتر بەشێک لەو کۆچبەرانە لە ڕێگادا بوونەتە قوربانی ئاواتەکانیان. قەزای کۆیە وەک هەندێک لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان ژمارەیەک لە دانیشتوانەکەی کۆچیان کردووە کە بەپێی ئامارە نافەرمیەکان لە 10 مانگی ڕابردوودا 1100 کەس لەو قەزایەوە کۆچیان کردووە. دۆزینەوەی ڕێگەچارەی چارەسەری گرفتەکان بۆ دەستکەوتنی ئامارێکی دروست بۆ ئەو کەسانی کە کۆچیان کردو لە سنووری قەزای کۆیە چەند وەرکشۆپێکمان ئەنجامدا بە بەشداری ڕێکخراوەکانی کۆمەڵە مەدەنی و مامۆستانی زانکۆ و ڕۆژنامەنووسان. دووە قسەش کە ئێمە جۆمان لێ بۆ دەڵێن 1100 کەس لە سنووری قەزای کۆیە کۆچیان کردووە کە جگە لە لاوان ئەمە خێزانیشی تێیە. هەرچەندە کۆچکردنی هاوڵاتیان لە ساڵانی پێشووترش هەبووە، بەڵام ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی تر ڕێژەکە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. ئەو کەسانێک کە کۆچیان کردووە جگە لە هاوڵاتی بەشێکیشان بریتن لە فێرخواز و پزیشک و مامۆستای زانکۆ کە ماڵەکانیان بە نرخێکی زۆر کەم فرۆشتووە لە پێناوی زووتر گەیشتنیان بە دەرەوەی وڵات. لە ڕووی خێزانی شەوە کاتێک کە تاکێ کۆچەکە لە خێزاندا بێگومان شیرازەی و خێزانە تێک دەچێت و نەئارامی دەرونی و کۆمەڵایەتێکی زۆر ڕوویتەکە ڕێژەیەکی زۆری ئەوانەی 95 بە سەرەوانی کۆچ دەکەن گەند کوڕن ڕەگەزی نێرن لەولاوە ڕەگەزی مێنە دەمێنێتەوە. خاڵی سێهەمەوەیە کە دەبێتە هۆی جیاوازی دیمۆگرافی لە کوردستان چونکە کاتێک ئەوانە کۆچ دەکەن لەولاوە ژمارەیەکی زۆر عەرەب و ئاوارەی غەیرە کورتە. بەپێی ئامارە نافەرمیەکان بێت لە ماوەی 10 مانگی ڕابردوودا ڕێژەی کۆچکردنی هاوڵاتیان لە سنووری قەزای کۆیە زیاتر بووە لە 1100 کەس. ئەم کۆچکردنە بە بەراورد بە ژمارەی دانیشتوانەکەی ڕێژەی 101 پێک دێنێت. پرسیارەکە ئەوەیە ئەگەر بێت و بارودۆخی هەرێمی کوردستان وەکو ئێستا بەردەوام بێت لە ماوەی 10 مانگی داهاتوودا ڕێژەی کۆچکردن لەم قەزایە کەم دەکات یاخود لەو ڕێژەی ئێستای زیاتر دەبێت. خالید محەممەد NRT کۆیە.